دیارێکی گەمەت کردی بیتە الحمد لله ماشەڵڵا 5 و 3 گۆڵی نانا ئەمە مەزموعەک بووین جاحیل لەو هەولێرەیە دەتانم پێت بڵێم یعنی بەڕاستی زۆر پەرۆشی نادی هەولێر بوو شاخەوان هەزار ڕەحمەت لەبۆ دکتۆر شاخەوان کاپتن فەریقمان بوو کەماڵ محەممەد بوو کامەران بوو سەرکار عەلیخان بوو حەمید بوو سەرتیب بوو کاوە عومەر بوو کاوە عەبدوڵڵا بوو سەرکەوت بەدرەدین بوو ئەوانە هەمووی ئازاد پێدرێن ئازاد فستق سودات بوو هەلۆی کاکە هەلۆ بوو فازیل عەباس بوو ئەوانە یعنی قممەی تۆپانێ بوون خۆشیەکەی ئێرە کە گەمەت دەکرد ئەوانە هەموو کورد بوون لەگەڵ تو گەمەیان دەکرد ئەو جمهورە هەموو خۆشتی دەویست لەبەرەوەی کوردی لەبەرەوەی کوردی یعنی ڕۆحیەتەکە ئەوها بوو کە نەمان دوێرە بچینە بازارێ ئەو بازارەی هەولێرمە حرام بوو والله لە مانجێ جارێک نەچوون لەبەر لێت دەگەڕان ئەو دوکان دەگو لێرە نانخوا دەبی لێ خواژنانی بخۆی ئەوە مەوزوع ئەوەی نییە کە لاعیبی تۆپانێ نا وەلا تۆپانێت چوە دەرێ بووە کوڕ و بابوو یعنی زۆر جاری ئەمن مەجیداغای بابی دکتۆر عەبدوڵڵای خدا عەفیکە یا ڕەبی دەگۆ تارێک قەردارتم گۆڵم دەکە قەردارتم هەزار ڕەحمەت لە گۆڵی بە کاک پێشۆم گۆ پێشۆی مەزداغای گوتم کاک پێشۆ با بدە گوتی ئاستا من قەر دەکەیت دەمەوە ئەمەش گوتم چ قەردمێ گوتی هەرچی داوا دەکەی بە دکتۆر عەبدوڵڵا گوتی ملیۆنێک داواکە ملیۆنێک دۆرە ئەسەری دەبێ قەردی بام دەدەمەوە مەقسەدی چی بوو دەگۆ بابم پێی گوتی قەردارم لەسەر چی قەرداری تۆپانێ وەکو خۆشەویستیەکە لە تۆپانی ئەوانە لەگەمە ئەوا بوون ئەمە ناتانم لێکوانە ناوی هەندێک کەسی نینم لە ناو ئیدارەی لەگەمە ئیشەکە زۆر ماندی بوون لەگەرەمە هەزار ڕەحمەت لە گۆری مامۆستا فاروق سەید حەسەن مامۆستا فاروق سەید حەسەن وەکو زین چمان بوو وەکو بابک دەمانی هینا و دەمانی برد ئەو دائیرانە هەمووی محەممەد عوسمان کاک سامی سعید یعنی ئەوانە خدا عەفویان کە مردین ئەوانە ڕەمزی وەلی ئەوانە مردینە کە ناوەکان دێنم مەزموعەک بوون بەڕاستی خزمەتەکی زۆری هەولێریان کە بەبێ مقابل بەبێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان منسەبک پێوەرگن بەو ڕاضی نەخێر بەس بێکوانە خۆیان گرت بوو کە هەولێرە و نادی هەولێرە ئەمە شەروەها ئەمەیان تربێتدایە لەسەر ئەوەی کە ئەمە کوڕی هەولێرە نابی ئەمە با پێت بڵێم وەلو ئەمە ناچین ناو سیاسەتوانە واللهی ئەمن برادرمان هەبوو پێشمەرگە بوو لە دەگۆ ڕسمەکانتان هەموو لە کنەما بوون ناو بەرکمان بوو لە دەرێ پێشمەرگە بوونە لەگۆ زۆر عەندیکە بوو کە تەماشەمان دەکرد دەمانگۆ فەریقی هەولێرە هەمووی کوردە نێگۆ هەمووی یعنی مەسەلەن فلان حیزبە فلان هەمووی کوردە دەتانم بڵێم ئێستا بەحسی کابراێک بکەم لە نادی هەولێرە ژەبی لە سلێمانی بوو مشەجیعی مەبوو فای قەساب هەزار ڕەحمەت لە گۆری فای قەساب لە کوڕەکان زیاتر ئەمەی خۆشتر دەویست ئەمەی لاعبی هەولێرێ دەگۆ لە کنە من نییە تو هەولێری و حەمە کەریم لاعبی سلێمانی نا ئیدهۆکەوەچی یەکێکتان جێکتان بریندار دەبی دەگو دەگو جەرگمشان دەکە ئەدێمانی دەپرسی ئەو خۆشەویست لەسەر چییە لەسەر چه هاتیە نەبووتڵەی دەوری عێراقمان بردێ نەهی زۆر چ بوو لۆی بوو دەیزانی ئەو کەسانەی کە لێکوان لەگەمەی دەکەن کوڕی ئەو شارە گەورەینە ئەو شارەی وا بە ئاساندی نییە ئەمن هەموو جار دەنێم هەولێر اعتیبار دەکرێت دەفتەرێکی زۆر گەورە ئەو ڕۆژێک مناقەشەم لەگە برادەرێکی کرد گوتی ئەمەش تاریخمان هەیە گوتم هیچ تاریخکرد نییە گوتی کونیتم گوتمەوە کتابی هەولێرێ تاریخ خۆت ببینەوە ڕاوەستە گوتیەوە چێ گوتمەوە کتابی هەولێرەیە ناوی من تێدا بەس ناوی تو تێدا نییە کو ناوی تو دەگوتم لە سەفحەی ڕیاضێ بکەوە مامۆستا ممتاز حەیدەری بوو کتابی ئەوەی هەولێرێ کۆنسێرتی هەولێرە نازەم چیە ڕیاضێ گوتمەوە ناوی من کە ناوی تو چت کردێ لە هەولێرە تو ئێستا دوو نەزمە سەشانێت خزمەتی هەولێر نەکردێ کاکە ئەمە خزمەتی هەولێرمان کە ئەگەر نەمکردبی ئامۆزام نییە لۆ ناوم دەنووسیری کۆنا ئەوە فەخری پێ دەکەی عایلە خۆم فەخری پێ دەکاتن بەو شتێک بەلێ دەزانم شانازیەکەین بوو مهمترین شتە مهمترین وسامە لەسەر دڵم دادن